إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهامتا بۆ کردگاری مەزنون، داواکردنی درود و ڕەحمەت و سەرگیانی پاکی پێشەوەی مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالى عليه وسلم. زۆر کات بیرمەندان بیرەکەنەوە کە چۆن مناڵەکانیان پەروەردەکەن. ئەرکی پەروەردەی مناڵەکان ئەرکێکی زۆر قورسە، تێفکرین و تێڕامانی هەموو باوکێکی ئەوێ، هەموو لاوێکی ئەوێ، هەموو پیرێکی ئەوێ. دایکان و باوکان هەردووک خوا جەل جەلالوه ئەرکێکی زۆر گەورەی خستۆتە سەرشانیان کە ئەویش پەروەردە و تەربیەی مناڵەکانیانە. تربیەتکردنی مناڵ یەکێکە لەو فەزیلەتە گەورانەی کە ئینسان ئەجرێکی زۆر گەورەی لەسەر وەرئەگرێ. پیا و ئەرکی زۆر قورس کەوتۆتە سەرشانی. پەروەردەی خێزان و پەروەردەی مناڵ هەمووی قورسایەتەکە لەسەر ئەرکی باوکە. وەسائلە مادی و معنەویەکان زۆر کات باوک بەکار ئەهێنێ، هێشتا نازانێت چی بکات و چۆن پەروەردەی مناڵەکانی بکات، تایبەت لەم زەمانەی کە وەسائلی خراپەکاری زۆر بووە، کاری فەساد زۆر بووە لە ناو کۆمەڵگە و موجتەمەعە. خوا جەل جەلالوه لە قورئانە باسی پێغەمبەران ئەکا عەلەیهیم السەڵاتو وەسسەلام، پەروەردەی زۆر گەورە گەورەی مناڵەکانیان کردووە. خاڵێکی زۆر گەورە کە لە قورئانە باسە کرێ دوعای دایک و باوکە بۆ مناڵەکان، تایبەت باوک. هەندێک لە پێغەمبەرەکان رب العالمین ژیانیان بۆ ئێمە نەقڵەکە لە قورئانە باسی دوعاکانیان ئەکا کە چ دوعایەکیان بۆ مناڵەکانیان کردووە. دیارترینی ئەو پێغەمبەرانە ئیبراهیم عەلەیه السەلام کە بە باوکی پێغەمبەران ناو ئەبرێ، وەچەکانی پێغەمبەری زۆر زۆریان تیا بووە، تەنانەت محەممەد المستەفا عەلەیه السەڵات وەسسەلام لە وەچەی ئەو لە ذڕیەتی ئەوە. لەیەکێک لە دوعاکانی ئەفەرمێ رب هب لي من الصالحين، خۆیە پێم ببەخشە لە ئەولادەکانم خەڵکانێکی صالح، خەڵکانێکی خواناس، خەڵکانێک کە سەلاحی ناو دەرەوەیان هەبێ. لە دوعایەکی تریە هەر لە قورئانە ئەفەرمێ كاتك بيت دروسك كعبة فرمى رب اجعل هذا البلد آمنا واجنبني وبني أن نعبد الأصنام. خوايا خوم وچكانم كركانم بپارێزە لەوەی کە عەبدایەتی سەنەم کەین و بتپەرستین. وی وەچەکانی ئیبراهیم لە بتپەرستان نەبوون. لە دوعایەکی تریە أفرمي رب اجعلني مقيم الصلاة ومن ذريتي. خوايا بمجربوك سانيك مقيم الصلاة. طبعا إما دو شمان هي لقرآن خوا لقرآن كاتك باسي نيوجك قد باسي مصليناك أو كسيك نيوجك باسي إقامين نيوجك وشيء إقامة لقل نيوجة هميشه هاتوه لو شواناناك نهات بيب والذنب. أفرمي بونمونا يقيمون الصلاة، أقيموا الصلاة، همو جاري وشي الصلاة بو أقيموا إلى قلايا، ولا ما أفرمون نيوج لكول كردنوا هي ونيوج كردن هي.
أفرمون إقامين نوێژ كردنا بالصادقانة الرازبيان نقل قول كريتو إقامة كأنما راقرتني نوێژەکەی قيامي نوێژەکەی وستاني نوێژەکەی بەڵام کاتێک کە باسەکە فويل للمصلين الذين هم عن صلاتهم ساهون کاتێک کە ئیقامی لەگەڵا نەبوو یعنی هەر ئەوە نوێژەکەی کردو ئاگەی لە نوێژەکە نییە مصطلحاتی قورآن هەموو وردەکاریتیە بۆیە ئیبراهیم ئەفەرمێ رب اجعلني مقيم الصلاة خوا بمگێڕە لەو کەسانەی کە ئیقامی نوێژەکە نوێژ بەرپا ئەکەن نوێژ دروست ئەکەن لە حضوری نوێژە ئەوەستن ومن ذريتي ربنا وتقبل دعاء خوایە لە ئەولادەکانم وەچەکانم خەڵکانێک دروستکە کە ئیقامی نوێژکەن ئەوانیش إبراهيم وإسماعيل بيكوا دعاءك ربنا وجعلنا مسلمين لك ومن ذريتنا أمة مسلمة لك خويا إما بإيمان دار مسلمان قبولك وذريتك كمان أمتك لمسلمانان تدرسك همو أم دعاني إبراهيم وإسماعيل بتابتي إبراهيم كالقرآن زورترين دعاء بمنال كردوا درجاي بو إما أكاتوا أبيش بشق لپروردي من الله كان لدعاء باوك كان وي زكريا كاتك مناليني وچيني زور من دوبو وچا ربي لا تذرني فردا وأنت خير الوارثين خويا بتنها ممهي الله روا تو باشترين كسيكي كا بدواي منا وچيك دروس كيك وكو إرث من به الله ولا سرزية إمام غزالي فرمي بوي إنسان حزين لوچيا لبر أوي ناوي خوي لسر زويا رنجي خوي لسر زويا أهلته شاككاني خوي لسر زويا بهو أولادكاني وأهلته أفرمي زكريا ربي هب لي من لدنك وليا خوايا وليا لأولياء خوا بمن ببخشة خدا يحيى بي أبخشة خوشي ناوي لي أنا يحيى أفرمي واجعله ربي رضيا خوايا ولدك وأولادك ببخشة كلاي تو لي راضي بخلقيش لي راضي بي رضياء بمعنى مرضيات يعني هم تو لي راضي بي هم خلقي هي توج لي راضي بي هميشه انسان كعمري برو السر وارواح تازات برو السر وارواح دعاء زات من الله كاني اكا لبير يناك افرمون زور كاد ابي من الله لبير كدعاء ودايك باوشبك بلان دايك باوك ناتواني دعاء وشكاني نكا بويا في غمر صلى الله عليه وآله وسلم أفرمي أو ولد صالح يدعو له هر ولد الدعاء ودايك بواجبك هر من على دايك بواجب لبير نكا أو نشاني الصلاحي أو من عليه بلا مرزنية دايك بواجبك الدعاء بو من على كان كر صالح به بلا هر من على الدعاء كربو دايك بواجب إلا أو من على صالحة شنك فرميتي أو ولد صالح يدعو له أولادي صالحة كدعاء دايك بواجبك إنسان كجيش تكسم صالي أفرمي حتى إذا بلغ أشده وبلغ 40 سنة أو كاتئتر كمال الدعاء زور تايبتي بوده ربي أوزعني أن أشكر نعمتك التي أنعمت علي خوايا كلمات يبخر الدلو الزمان كبتوان مصباصي تويب يبكى مصباصي أوها من نعمتك بمند أعطاك كردوا وعلى والدي كبداك باكي مند بخشيوا وأن أعمل صالحا ترضاه شتانب كم كتوبي الراضي أبي وأصلح لي في ذريتي خويا داود لي أكم لزرة كان مع أهل الصلاح وخواناسي وطاعت دروسك أم دعاء وأصلح لي في ذريتي قورتنا لو دعاء بمنال يخوت تكرد به منال شتيك وتشتهي ترى أما الدعاء بو وتا يعني خدايا حتى وتي من لسر زي أمانية تو صلحتي أنا مبرهم من صالحك وتشاك وباشك يعني دعاء بكرد أكي بكري كرد بكشد بكري كشد أو وشكت حتى أشت أخواره حتى رجع قيامات بوزور كاد إنسان كاتك دعاءك تنهى من الله كان يخوي نبيني وشكان يجبيني حتى رجع قيامات لك الشاي بك دعاء بوك صلاحي بوك كان وتشاك كاري بوك كان زؤ تأثيره لسبر ودي من الله كان بشر لصلاح وشاك كاري بوك كان بريتي لم دعانيك إيكن وشكان خدا أزان لكوا أو دعايتو جيراء بيو كاميان أو كساء بكتو دعاي بوك بوي إنساني إيمان دار
بەشێک لەو پەروەردەیە کە ئیکابریتێ لە دوعا کردن. ئەمڕۆ ئێمە هەندێک وەسائل بەکارهێنین بۆ پەروەردەی مناڵەکانمان، بەڵام گەورەترین وەسیلە کە زەلیلیە لە بەردەم خوایە ئینسان خۆی زەلیل کە هەتا خوا بەرزی ئەکاتەوە نەمان ماوە وا خەریکە دوعا بۆ خۆشمان ناکەین. بۆیە زەمەنی جەنگی زۆر گەورەیە لەگەڵمان، ئێمەش ئەبرێت لە بەرامبەر ئەم جەنگایە خۆگرێکی زۆر گەورەمان هەبێ، بەتایبەتی لە بابی دوعا بۆ وەچەکان، دوعا بۆ ئەولادەکان لەعەلە خوای گەورە لەم فیتنە و فەساد و لەم خراپەکاری ئەم زەمانە ئەیان پارێزێ. فەرمایش تێکەیە پێغەمبەرگیان صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ سێ کەس دوعایان ڕەت نابێتەوە لای خوا، دەستیان بەرز کردەوە ئیلا خوددا جوابی داونەتەوە. دعوة المظلوم، کەسە زوڵمی لێ کراوە هاوار لە خوا ئەکا ئیلا جوابی ئەداتەوە. دعوة المسافر، کەسێک لە سەفەرە ئەچێتە سەفەر، بەمەرجێ سەفەرەکەی سەفەری حەڵاڵە، بۆ کاسپی ڕۆشتووە، بۆ سەیران چووە، بە حەڵاڵی دەرچووە، دوعاکەی ڕەت نابێتەوە ئیلا رب العالمین گیرایەکە. سێهەمینیان ودعوة الوالد لولده، هەر باوکێ دوعا بۆ مناڵەکانی ئەکا رب العالمین لێ وەرئەگرێت و لێ قبوڵ ئەکات و ڕەدی ناکاتەوە بەسەر. بۆیە ئێمە لە بەردەم شۆڕشێکی زۆر گەورەن کە پێوتێ شۆڕشی دوعا بۆ ئەولادەکان هەتا بپارێزرێن. ئەمڕۆ تەسەوورکەن هەموو کافری جیهان کۆبووەوە لەسەر ئەولادی مسلمانان چۆن تێیا بەرێ، چۆن لە ناویا ببا، چۆن ئەو ئەخلاق و بەها بەرزەی کە هەیە لە ناو کۆمەڵگان نەیهێڵێ. ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێویستی بەوەیە کە شۆڕشێکی دوعای زۆر گەورە بکە بۆ ئەولادی خۆی و دراوسێ و دەوروبەر و مسلمانان و ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. لعلە بە دوعایەکێک لەوانە دەرگایەکی زۆر خێری گەورە لە ئومەت ئەکرێتەوە. ئێمە وەها تەسەوور نەکەین کە تەنها بە پارە ئەتوانین لە پرۆژە خەیریەکانە بەشداری بکەین. زۆر کات دوعا ئیشی زۆر گەورە بۆ تۆ ئەکە. هەومان ئیمامی شافعی کە سەرمەزەبی ملەتی کوردە هەومان ئەناسین و بیستومانە و لە خزمەتیا بووین، ئەبێت چەند کەس لە ژیانی ئیمامی شافعیە دوعای بۆ ئیمامی شافعی کردبێ ئەم گەنجە هەتاوەکو سەرکەوێ ئێستا ئەجری بەقەدەر ئەجری ئیمامی شافعی. بۆیە ئینسان قەت مناڵێکی لاسارت بینی لە کۆڵانە نەباسی کە نەهیچ بڵێ، تەنها دوعای بۆ بکە، چکە بەشێکە لە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کافر دزیوێتی، ئەبێت تۆ بیگێڕیتەوە. یەکەمین کاری گێڕانەوەی تۆ بریتێ لەو دوعانەی کە بۆی ئەکەی. ئەمە خەسەتێکی زۆر گەورەی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم، هەمیشە دەمیان بە دوعایە، دەمیان بە ذیکرە. کاتێکەوە کەسێک ئەبینی بەلاڕێیە براوە و لای داوە، ئاگەر لێبێ بە دوعاکان پشتگیری کە بۆی بیگێڕیتەوە، لەوە چێ دوعایەکی تۆ بۆی بکەوێتە کەڕەم بگەڕێتەوە، خوا هیدایەتێکی زۆر گەورەی بدە. خوایە لێت ئەپاڕێنەوە، لێت ئەلاڵێنەوە بە کەڕەم و ڕەحمەتی خۆت مناڵەکانمان هەر هەموو ئەدەینە دەستی تۆ، خوایە تۆ پارێزگاریان کە یا رب العالمین. یا ربی خوایە لە فتنەی ئەم زەمانە مناڵەکانی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بپارێزە یا ئەکرەم الئەکرەمین. یا ربی خوایە لێت ئەپاڕێنەوە لە وەچەکانی ئێمەیە، یا ئیلاهی کەسانێکی صالح و خواناس و وەلی دروستکە یا ئەکرەم الئەکرەمین. یا ربی خوایە لێت ئەپاڕێنەوە، لێت ئەلاڵێنەوە، لە هەموو گوناهەکانمان ببوورە. یا ربی خوایە سەرفرازی ئەم دنیا ئەو دنیامان کە، دەرگاکانی خێر بەسەرمان ناکەرەوە یا ئەکرەم الئەکرەمین. یا ربی خوایە لێت ئەپاڕێنەوە، لێت ئەلاڵێنەوە، ئەم ئیماندارانە ڕویان کردوتە ئەم ماڵەی تۆ، ئەمان ئەهلی دوعان لە حزوری تۆیە، ئەمان دەستی زەلیلی بەرز ناکەنەوە تەنها بۆ تۆ نەبێ. ئیلاهی ئەمانە سوژدە نابن تەنها لە خزمەتی تۆیان نەبێ، ئیلاهی ڕکوع نابن تەنها لە حضوری تۆیان نەبێ. دەیا ئیلاهی دوعاکانیان گیرا بکە. ادعوا الله وأنتم موقنون بالإجابة.